یەکێک لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر مەسەلەی موچە ژمارەی موچەخۆرانە. ئەمە دەبێت شتێک لێک جیا بکەینەوە. موچەخۆر جیاوازە لە فەرمانبەر. لە حکومەتی عێراقی لە 2011 تا ئێستا موچەی باڵێن ئەوەی کە دیاریکراوە لە موازنە هی 682,021 فەرمانبەرە. 2019 کە پارەی موچەی فەرمانبەران لە بەغداوە هاتووە بۆ هەرێم هی 682,021 فەرمانبەر بووە. فەرمانبەری فعلی لە هەرێمی کوردستان 752,000 کەسە. 752,000 فەرمانبەرمان هەیە کە لە دەوائری دەوڵەت کار دەکەن. ئەوەی تری چیەکە دەڵێن 1,200,000 موچەخۆرمان هەیە. خانەنشینیە، خانەنشینی سەربازی و خانەنشینی مەدەنی، تۆڕی چاودێری کۆمەڵایەتی ئەوەیە. ئەوانە لە زمانی موچەخۆردانین تا ئێستا ئەم کێشەیە لەگەڵ بەغدا چارەسەر نەکراوە. بەڵام ئەگەر قسە لەسەر فەرمانبەر بێ ژمارەی فەرمانبەر زۆر فەرقی نییە. تەواان ئەمە لە بەغداش تا ئێستا لە 2011 تا ئێستا هەر یەک ژمارەیە دەستکاری نەکراوە، پێویستی ئەوش بە دەستکاریکردن هەیە. یعنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە 2011 تا ئێستا یەک ڕقەمە لە بەغدا، زیاد و کەمی نەکردووە. ئەمە پێویستی بە چارەسەر هەیە. حکومەتی هەرێمی کوردستان بایۆمەتری کردووە و تەواوی داتای بایۆمەتری فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی داوە بە بەغدا و لەم سەردانانەی دواییشدا لەسەر ئەوەش قسە کراوە و گرفتەکە ئەوەیە لە بەغدا سندوقی تەقاعودی خانەنشینی پارەی هەیە، پارەی خانەنشینان لەم سندوقە دەدرێت. لە هەرێمی کوردستان ئەم سندوقە پارەی تێدا نییە. ئێستا تازە بەنیازن سندوقی تەقاعودی خانەنشینی جیا بکەنەوە بۆ ئەوەی موچەی خانەنشینان لە موچەی فەرمانبەران جیا بکرێتەوە. ئەم ڕقەمانە زۆر لێک دوور نین، پێم وایە مەجای گفتوگۆی باش و چارەسەریشی تێدایە.